بە دەریا دریا لەو ڕۆژەوە گوڵ پێکەنی گولگول گریا خوان وسیە چارەی ڕەشی ئێمەش بەشمان ژینێکی هەژاری پڕ لە خۆدیا و بریا گریا گوڵێ بۆ گوڵاو سەراگر نریا ئەم بۆن و بەرامەیەم نەبوو با بریا نرخی هونەر و جوانیە دەی با گەردوون چێ پێکەنی جارێکی هەزار جار گریا من هۆشیار ڕەحیمی مناڵ ئاوایی ژرێژە سەر بە ناوچەی ساڵاوام و لە حەڵ حازرا دانیشتووی شار مەریوانم 38 ساڵ عمریچمە و هەروەها ڕۆژانە بیشتر لە 6 تا 7 ساعت من کتابەتەکەم و خۆشنویسی ئەنووسم. من ڕۆماتیسم مەفسەلیم هەست ئەم ڕۆماتیسمە بووگە باعیس کەمەندامی من لەم کەمەندامیچە دوو دانە هاوڕێ من کەڵەم و کاغەزن ئەگەر شێعرێ بە کوردی یا بە فارسی بنێشێتە دڵم من بە خۆشنویسی ئەینووسم. ئەم نەخۆشی منە ساڵ بە ساڵ زیاترەوێ من نازانم دەسەکان من کەی لە کارەکەفن بەل لەوەی کە دەسەکانم لە کارکەفن من حەزەکەم زیاتر ئەو شیعرانەی کە حەزی پێەکەم بە خۆشنویسی بینووسم. و نووسنیش بەڕاستی سەختە بۆ خۆشنویسی چون مەحدودیەتی ایجاد کردگەوەی کە بتوانین جوان وەرەقەکە دابنین وەی کە بتوانین جوان نەنووسەکان یامەش دەستمان بچەرخێنین بەڕاستی مەحدودیەتی فرە ایجاد کردگە و لەمەوە نەوگاوە کە من مەسەڵەن ناتوان بم درۆسە مەحدودیەتی ایجاد کردگە لە نەبووگە باعیز ئەوەی کە ناتوان بم بازم بە زەحمەت و تێکۆشان خۆم مەدرەک فۆقە ممتازم گرکە و لە حەڵ حازرا عزوی ئەنجمە خۆشنویسانی ئێران و مدەڕسە خۆشنویستێکم چون باتۆ جەبەوەی کە معلولیەتم بوو و خانەنشین بووم بیشتر لەوەی کە خانەنشین محل لە ماڵا بووم وتم با کتابەتێک خوڵ قورئان کەم بە خەتێ نستالی کە خەتێ ملی ئێرانە و پێژن دایک خەتەکان و عروسی خەتگەلیی پێژن لە ساڵ 93 کتابەتێک خوڵ قورئانم شروع کرد و لە ساڵ 95 تەواوم کرد کە من لەم مدەتە ڕۆژە 6 تا 7 ساعت بە سوورەت مەداومە نووسی. شار مەریوان سرۆشتێکی فرە جوانی است و پڕە لە دار و دارستان زرێوار گەورەترین دەریاچەی شیرین جەهان و کورسانە.
من زۆر جار لە تەک کاگیوای هاوڕێم ئەمواتە وەسەد زرێوار و زەلی ئەوڕۆم. زرێوار شۆنێکی فرەپیرۆزە بۆ من چونکە پڕە لە زەل. من قەڵەمزەلی پێ دروست دەکەم بۆ خۆشنویسی. زەل گیایەکی بەسوودە بجۆز قەڵەمزەل بۆ فرێ لە چگەل بەکاری تێرن بۆ نەی بۆ شمشاڵ ئەوەی کە بۆ کڵاو بۆ حەسیر. بەڵام نازانم لە کوردەواریە بۆچەی وەکو گیایەکی بێسوود تەماشایەکەن. کاروا پندی پیشینیانمان ناست کە ئێژە کەسێک کارێ بێهودە ئەنجام با ئەژن ئاو زەلێدا، بەڵام زەل فایدەوە سوودی فرێس. شەو ئارامشی زیاترە بۆ من، بۆیە حەزەکەم کارەکانم لە شەوە ئەنجامدەم و مۆم و شێعر و تەنیایی لە ئازارەکانم کەمەکات. وەزانم شاعرەکان زۆر شیعرەکانیان لە شەواوتووە، بۆیە منیش زۆر حەزەکەم کە لە شەوا بنووسم. هەڵڕژاو تا شان نەکاونی بربەیان خوێنی قەڵەم، تا خەمت کێشاو بە شەودا هەڵگرێ شوێنی قەڵەم. پێچی پەلکەت خەونەکاونی ڕاپەڕاند و چاوەکەت ناو خیزاومی کردەوە تا تاویە بە نوێنی قەڵەم. لەو دەمەی هاوتی ژیاونی کردە بەردەی خاڵی تۆ، چۆن دڵت هانی بە لێوان چیکەنە دوێنی قەڵەم. باوەڕت لاودا و لەسەر فرمێسکی ئیحساوسی وەری و باوەڕت لاودا لەسەر فرمێسکی ئیحساوسی وەری و ئاخری داوێنە دەگرێ ئاوگری سوێنی قەڵەم.
شیوەنی شێعرم بە چاوی ڕۆحەوە هەڵخستووە، شیوەنی شێعرم بە چاوی ڕۆحەوە هەڵخستووە، ڕوبەڕووی ئەو ناوزەداویم پێیە بزوێنی قەڵەم، ڕوبەڕی سینەت لەسەردا خستە بەرتاونەی تەقەڵ، تاو لەسەر سەختی دڵت یەکجاورە نەڕوێنی قەڵەم، پەنجەرەی دینت لەسەر پاڕاونەوەم بەست و وتت، تاوکراوسی گۆڕەکەت دێ بگرە پشتوێنی قەڵەم، تاوکراوسی گۆڕەکەت دێ بگرە پشتوێنی قەڵەم. ڕۆژانە عادەتم کردە بچم بۆ زرێوار، خواردن بۆم بۆ ماسی و پەلەوەرەکان و هەروەها ئەم ماسی و پەلەوەرانە عادەتیان کردە بە هاتن من و چاوەڕوان هاتن منن. هەر کەس لە هەر گەڕێکێکی ئەم شارە حەز لە خۆشنویسی بکە، من حەزەکەم فێری بکەم و هونەر خۆشنویسی هونەرێکی مقەدەسە وەکو هونەری موسیقی و سینەما. ئەم جەلەسە تەفاوت خەتەکانە ناسین کە لە ئێرانە 8 دانە خەتمانە زانە کولەن لە جەهانە 8 دانە خەت، یەکێ نستالیق، شکستەی نستالیق، ناسخ، سۆلز، ڕقعە و ڕێحان. ڕقعە و ڕێحان ئیسا نستالیق بیشتر ئیمڕۆ لەبان نستالیقەوە تاکیدکەین. نستالیق لە نەسخ و تەعلیق تەشکیل بووە. نستالیق کە خەتێ ملی کە دایک خەتەکانی پێشن لە ئێرانە بیشتر کتێبەکان بە نستالیقی سەنووسیە، بەخصووسەناکە شێعر و شاعرین بیشتر لە خەتەکان. بۆ نەسخ و سۆلز بیشتر بۆ کتابەت ئەحادیث و قورئان و ئەو چتگەلە بەکاری تێرین کە بیشترین ئیسا لەبان نستالیقە. لە نستالیقە هیچ وەخت زاویەمان نییە، یانە گۆشەیەکمان نییە، ئەشێ باید زاویەکانیشی حتمەن حەزبی بکەن، یانە بە سوورەت دەوایر بێت، حتا کەلیمەکە خۆی ئەچێتە ناو دەوایر، ئەمە خۆی ئەچێتە ناو دەوایر، یانە ئەم واوە خۆی ئەچێتە ناو دەوایر. وەلەم لە شکستەوە شکستە ئەشکیەتەوە خۆی ناویا بە خۆیەوە، یانە زاویەکان یا بەندەکان ئەشکیەنەوە. وەلەم لە نستالیقە ناشکیە، تەماشاکان نەسەن ناشکێ، وەلم لەگرەنە کولە نەشکێ. لەمەچە زاویەکانە کولن زاویەمان هەست، کەلیماتەکان دەندەکان کولن زاویەیان هەست. مەسەڵەن ئەگەر بین لەبان حروفەکانەوە تاکیدکەین، مەسەڵەن حروفی کوردستان ئەلفەکەی بە سێ بە یەک حرەکە دەنووسێ، یانە لەسەر خەت زەمینەوە بە خوارە و ئرتفاعێکی 3 نقطەست، یانە ئرتفاع ئەمە 3 نقطەی ئەو قەڵەمە، یا ئینکە واوەکە خۆی بە 2 حرەکە دەنووسیە، حرەکەتی ئەوەڵ سەرکەلەی واوەکە
کەتی نەگرە حرەکە دۆمیی ئەم حرەکە دۆمیسی ئەمیجی ئەوێتە 2 نقطە ارتفاعەکەی کە بیشترێ ئەم هێنا ئەوێتە 4 نقطە و نیمکە ئەمەیە چۆن ئەم سەرواوە بازم ئەچێتەوەبان یا ئینکە حرەکەتی وەگڕێ حرەکەتی وەگەڕێ بە 2 حرەکەت بازەمەمی جەنووسە هیچ گونە زاویە گۆشەیەکی تیانە ئەمیش ئەم حرەکەتی 1 نقطە حرەکە دۆمیی 1 نقطە واوەکە و حرەکە 2 واوەکە و حرەکەت 2 ڕێەکە و حرەکە 2 بازەم دالەکە گشتیان یەکگەێنن مەسەن 1 حرەکەتن کە ارتفاعیان ئەوێتە 2 نقطە یانە ارتفاع ئەم سێدانێنە 2 نقطە سوە حرەکە دۆمییان شەباهەتی هەز بە یەکەوت لە کەشیدەوە کەشیدە ئێمە یا کەشیدە بە 1 حرەکە دەینووسین کەشیدەیانی لەگران نزولەکەین لەگرەنا تەختە بازم سعودی فرە کەممانز بەخاترەوەی کە ئەگەر ئێمە شتێ لەگرن داخێن یا ئاوێت شتێ لەگرنەوە سەرازیگانە بێتە ئەگرایشە لەگرەوە نەڕژێ بازم حرەکەت کاتەوە چێتەوە دواوە هەموو ساڵێ بەهاتنی گەرما ئاگرەکە فێتە ناو زاکرۆز بە تایبەت دارستانەکانی مەریوان و خەساری زۆری لێکەفێ بە تایبەت جانەوەر و ئاژەڵەکان و کەشوکێو لە ناوەچن. Aha bihriza وقاتو بەداخەوە من کە مندام ناتوانم چ ماگەڵ قژێنمەوە لەم دوای ناگرکەوتنەوە ناو دارستانەکان چەندین کەس لە شار مەریوان چوو ناگرەکانیان قژاندەوە و چەندین شەو و ڕۆژ مانەوە و گیانی زۆر لە ئاژەڵەکان و پەرەندەکانیان ڕزگار کرد. پەلەوەرەکان کولەن هاتوون بۆ ئەم مەسیرە ئاگر زۆر بۆ لەم دۆرە ویسا هاتوین بۆ ئەگرە ئاویان بۆدا بنین حداقل لەبەین نەچن بۆیە ئەم مەسیریژمانە تاین کردووە بۆ خۆمان چونکە زۆرترین ئاگر و لە دارستانەکان لەم مەسیرا بووە باڵندەکان لە ناو ئاگرەکانیان توانیوە بژین هاتوون بۆ ئەگرە ئاویان بۆ دانین و حداقل تیا نەچن. حتى ما أبارك به الله خاصه أي بيني باشا وباشا يسد القكة بينه كهادي بيت رباعي كيف ما ده كاك ما أبي كيكين أما دي الله ما عليه وشو شالت إنك إنك أيوة ما توزي شالت تكنين
کاک سەلار بەداخۆ من کەمەندامم ناتوانم لاگر قژێنەکانم دارستانگەلەی کە لە ناوچەکەەوە لە سروشتی کوردستانە کەفێ شرکت بکەم و بتوانم کۆمەکتان کەم و قەدیمیێژن کە کۆڵ شوان یا هاڵە کۆگ یا بەلە شوانەست منیش بە نمایندگی لە ئەنجمەنێ خۆشنویستان مەریوانە و هدیەیەکی ناقاولم تەقدیمێوە کەم ێوەج بە نمایندگی ئەنجمەن سۆزی چیا و قبوڵی بکەن دامان دەستی خۆش بیاخوا دەستخۆشی لە کاگوشار ڕحیمیەکەم کە وەک خۆیە فەرمێ ناتوانێت بێ لەگەڵمان بۆ کوژانەوەی ئاورەکان ولی هەر ئەوە کە بەدڵ هەیە لەگەڵمان وازین لە نوکی پێشەوەی هاوڕیانە کە ئاگر دەکوژێنەوە جێ دەستخۆشی پێزانینەوە ئەندامێکی ئەنجمەنی سەوزی چیا بە نوێنەرایەتی ئەنجمەنی سەوزی چیا دەستخۆشی لە کاگوشیاری ڕحیمیەکەم هیوادارم نمونەیان زۆر بێت خۆش خۆشەکەم.